13 ساڵ بەسەر قەیرانی ناوخۆیی سووریادا تێپەر دەبێت و بە پێچەوانەی زۆرێک لە وڵاتانی بەهاری عەرەبیان بینی وەلێ هێشتا لە سووریادا ڕژێمەکەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدایە. دوابە دوای وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکا لە بەردەم کۆنگرێسی وڵاتەکەدا وەک دەگوترێ هەڵمەتەکانی هەڵبژاردنیش بۆ سەرۆکایەتی ئەمریکا پێدەنێتە قۆناغێکی نوێوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. هاوکاتی سەردانەکەی سەرۆک بایدن بۆ یەکێک لە کڵێساکان لە زێدی خۆی لە ستانی دەلاوەر دوای وتارە ساڵانەکەی باس لە کۆکردنەوەی دارایی دەکرێت بۆ سەر لە نوێ هەڵبژاردنەوەی سەرۆک بایدن. کارمەندانی هەڵمەتەکانی سەر لە نوێ هەڵبژاردنەوەی جۆ بایدن بۆ 4 ساڵی تری سەرۆکایەتی ئەمریکا دەڵێن سەرۆک بایدن لە 24 کاتژمێری پاش وتاری ساڵانەی State of the Unionدا توانیوێتی $10 ملیۆن بەدەستبێنێ بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردنەوەی. لە وتارەکەیدا کە سەبارەت بە ڕەوشی وڵات بووە، سەرۆک بایدن دانەڵد ترامپی گونابار کرد بەوەی هەڕەشە و مەترسیە بۆ سەر دیموکراتی لە ئەمریکادا و هەروەهاش بەوەی بەرنووسی یاسایەک تێک دەدا کە پەیوەندی هەیە بە چارەسەرکردنی دۆسیەی کۆچبەری بۆ ئەمریکا. سەرۆک بایدن لە وتارەیدا دانەڵد ترامپ ڕکابەرە کۆماریەکەی خۆی گونابار کرد بەوەی ڕاستیەکانی شاردۆتەوە یان لە گۆڕی ناون لەسەر هێرشەکانی ڕۆژی 6 مانگی 2020 کرانە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا. دانەڵد ترامپیش لە لای خۆیەوە گاڵتە بە سەرۆک بایدن دەکات و هێرشی زارەکیشی دەکاتە سەر پاش ئەوەی هەردووچیان لە هەڵمەتێکی گەرم و گوڕی هەڵبژاردندا بوون لە ستانی جۆرجیا. سیناتەر باب مەنەندێزی دیموکرات خۆی بە بێتاوان ناسان کاتێ لەم هەفتەیەدا گونابارکردنی نوێی ڕوبەڕوو کرایەوە هاوکاتی هەروە دێو نزیک بوونەوە لە ڕۆژی دادگاییکردنی ئەم سیناتۆرەی ئەمریکا. سیناتەر باب لە بەردەم دادگایەکی ئەمریکادا لە ناوچەی مانهاتن لە شاری نیویۆرک ئامادە بوو خۆی بە بێتاوان ناسان لەو گونابارکردنەی ڕوبەڕووی بۆتەوە. وەک دادپارێز دەڵێ تەگەرەی خستوۆتە بەردەم بە جێگەیاندنی دادوەری. سیناتۆر باب لە ساڵی پاریشدا گونابار کرا بەوەی بەرتیلی لە کاردارێکی خەڵکیستانی نیوێژەرسی وەرگرتووە تاوەکو ڕێگە بگرێ لەو لێکۆڵینەوانەی لەسەر ئەو کاردارە و کارداری تریش هەبوون. یەکێک لەو لێکۆڵینەوانە سەبارەت بەوە بووە کە کاری تایبەتیان بۆ وڵاتی مسر کردووە. ئەو کاتەش کە ئەم سیناتۆرەی دیموکراتەکان برایە دادگا خۆی بە بێتاوان ناسان. لەگەڵەوەشدا داواکان زۆر بوون بۆ دەست لە کارکێشانەوەی سیناتۆر باب، بەڵام هیچ هەنگاوێکی نەنا تەنها ئەوەندە نەبێ دەستبەرداری سەرۆکایەتی کۆمیتەی پەیوەندیە دەرەوە یەکانی سینات بوو. سیناتۆر باب و هاوسەرەکەیشی و 2 کارداریش بڕیارە ڕۆژی 6 مانگی 5 ئەم ساڵ لە بەردەم دادگادا ئامادە بن. بەسەدان موسڵمان لە مەیدانی سەرەکی شاری نیویۆرک کۆبوونەوە بۆ نوێژ و نزاکردن هاوکاتی هاتنی مانگی ڕەمەزانی موسڵمانەکان و هەندێکیشیان ئاڵای فەلەستینیان بەرز کردبووەوە وەک نیشاندانی هاوسۆزی بۆ خەڵکی فەلەستین. موسڵمانەکان لە تایمسکوەری شاری نیویۆرک تەراویحی خۆیان دەکرد و ژمارەیەکیش لە بەشداربووانی ئەو مەڕاسیمە ئاینیە وەک خۆیان باسییان لێوە کردووە یەکەم جار بووە بەشداری لە ئاوەها مەڕاسیمێکدا بکەن و سەرسامی خۆیشیان دەربڕیوە. بەشداربوویەکی تریش ئاماژەی بە گرنگی نوێژی بە کۆمەڵ کردووە و دەڵێت بۆ بەرزکردنەوەی ئاستی هوشیاری خەڵک گرنگە، هەروەهاش تا خەڵک ئاگادار بن لەوەی لە جیهاندا چی ڕوودەدات و شەڕی غەزەی بە نمونە هێناوەتەوە.
لەوە تای ڕۆژی حوتی مانگی دەوە کە حەماس هێرشی کرد لەسەر ئیسرائیل و بووە مایی ئەم شەڕەی ئێستا هەیە لە غەزە لە شاری نیویۆرک دەیان خۆپیشاندان کراون. هەندێکیان بۆ پشتگیریکردن بووە لە فەلەستینیەکان و هەندێکیشیان بۆ پشتیوانی بووە لە ئیسرائیل. قەیرانی سووریا لەم 13 ساڵەی ڕابردوودا هەر تەنها لێکەوتە ئاسایشی و سیاسیەکان نییە بووبنە بەرەنجامێک، بەڵکو لێکەوتە مرۆییەکانیشی هیچی کەمتر نییە لەوان، بەتایبەتیش لە ئێستادا کە هاوڵاتیانی سووریایی وەک ئاماژەی پێدەکرێت لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە یارمەتی و کۆمەکی مرۆییە. دابینکەران و دابەشکەرانی کومەکە مرۆییەکان پێویستیان بەکاتە تا پلانی خۆیان دابنێن. داوا دەکەین تا بە شێوەیەکی بەردەوام ئەم یارمەتیانە بگەن. بەپێی ئەو زانیاریانەی باسکران لەوەتەی ئەم قەیرانەوە پێویستی بە کومەکە مرۆییەکان لە هەموو کاتێک زیاترە. هەر بۆیە هیچ هۆکارێک نییە کە ڕژێمی سووریا و لایەنەکانی تریش ڕێگا لە گەیاندنی ئەو یارمەتیە مرۆییانە بگرن. کارکتەرەکانی ناوڕۆشی سووریا زۆرن و نوێنەرانی سووریا سکاڵا لە بوونی هێزەکانی ئەمریکا دەکەن لە سووریادا، لە کاتێکدا وەک زۆرێک لە شیکەرەوە بوونی ئەمریکا لەوێ بە هاوسەنگیەکی گرنگ دادەنێن لە هاوکێشەکانی وڵاتێکی بە شەڕوێران بووی وەک سووریادا. نوێنەری سووریا جەخت دەکاتەوە لەوەی ئەمریکا نەوت و سەرچاوەکانی تر تاڵان دەکات. ئەمە ڕێک ئەو تاکتیکەیە کە لە فەرهەنگی رووسیادا بەکاردەهێنرێت و کاتێک درۆیەک دەکەیت ئەوە چەندەبارەی بکەرەوە تا بگاتە ئەوەی خەڵک بڕوای پێ بکەن. بەڵام وەک هەموو بەشدارانی ئەم کۆبوونەوەیە دەزانن، هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بۆ بەرەنگاربوونەوەی داعش لەوێن و بە ڕاشکاویش وتومانە ئەگەر هێرش بکرێتە سەر هێزەکانمان ئەوە هەنگاوی پێویست دەگرینە بەر بۆ بەرگری لە خۆکردن. ڕووداوەکانی جیهان وەک شەڕی ئۆکراین یان ئەو شەڕەی ئێستای حەماس وەک دەگوترێ وایان کردووە سەرنجەکان بە شێوەیەکی بەرچاو کەم ببنەوە لەسەر قەیرانی سیاسی و ئاسایشی و مرۆیی لە سووریادا. زۆر باش دەزانم سەرنج و سەنجی نێونەتەوەی لەسەر چەند قەیرانێکی ترە. لەوانەیە هەستێک بێت لە ناو هەندێک نێوەندا کە سەر و سەوداکردن لەگەڵ قەیرانی سووریادا ئاسانترە و چارەسەرکردنیشی زۆر قورسە. جا ئەو جۆرە بیرکردنەوەیە بە تەواوەتی هەڵەیە. هەر یەکێک لەو ڕووداوانە و بە تایبەتیش کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک نەتەوەیە گرتوەکان دەڵێ هێندەی تر ڕەوشی سووریا ئاڵۆز دەکەن. لێکەوتەکانی ڕووداوەکانی ئەم ناوچەیە هۆکارن بۆ ئاڵۆزکردنی زیاتری ئەم قەیرانە و ساڵ بە ساڵ ئاڵۆزتریش دەبێت. ڕەوشەکە هەروادێ و خراپتر دەبێت. ناتوانرێت درێژە پێ بدرێت و سەر و سەودای لەگەڵدا بکرێت. بێ هیچ چەند و چوونێک دەبێت بە خێرایی پەشێوەکانی ناوچەکە هێور بکرێنەوە و هەنگاوی یەکەمیش ئاگربەستە لە غەزا بۆ مەبەستە مرۆییەکان وەک سکرتێری گشتی یوئێنیش داوای کرد. بەپێی ئامارەکان لە وەتای ساڵی 2011ەوە کە قەیرانی ناوخۆیی سووریا دەستی پێکردووە زیاتر لە 500,000 کەس کوژراون و بە ملیۆنان کەسیش ئاوارەی ناوخۆ و دەرەوەی وڵاتەکە بوون. سکرتێری گشتی UN دەڵێت لەم 13 ساڵەی ڕابردوودا ئەوەی لە سووریا ڕوویداوە و مەینەتیەکانی هاوڵاتیانی سووریاییش بێپێشینەن و دەستدرێژیکردنی گەورە و بە بەرنامەش ڕوویان داوە و هەروەها پێشێلکردنی یاسا نێونەتەوەییەکانیش. ئەمانە وەک ئەنتۆنیۆ گوتەرێش دەڵێت لە کاتێکدایە پاش 13 ساڵ هێشتاش زۆر دوورە داواکانی خەڵک لەو وڵاتەدا بۆ دادوەری و لێپێچینەوەش بێنەدی. بەسام سعید ئیسحاق نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکراتە لە واشنگتنی پایتەخت بەسام لە هەمان کاتیشدا سەرۆکی ئەنجومەنی سریانیەکانی سووریایە. بەسام سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامە تایبەتەی چاوی واشنگتندا. ئایا دەکرێت بە کورتی پێمان بڵێ پاش 13 ساڵ لە قەیرانی سووریا ئێستا وڵاتەکە لە چ ڕەوشێکدایە؟
تحية لك وللمشاهدين الأعزاء وشكرا لدعوتكم الكريمة. يعني بعد 13 عام سلااو لە خۆت و لە بینەرانی ئازیزیش سپاس بۆ میوانداریەکەت. پاش تێپەڕبوونی 13 ساڵ ڕەوشەکە لە سووریا کارە ساتاویە. ساڵی 2011 کاتێک بزاوتە شۆڕژگەڕیە ئاشتیانەکە لە سووریا دەستی پێکرد، هیوایەکە بوو بەوەی ڕەوشی سووریا باشتر بێت، ڕەوشێکە دیموکراتی بێت و ئازادیەکی زیاتر بێتە ئاراوە. بەڵام بەداخەوە ئەوەی دوای 13 ساڵ ڕوویدا بریتە لەو دابەشبوونەی ئەوڕۆ سووریا تێیدایە، دابەشبوون بەسەر ناوچەی دەسەڵات و هەژمونی وڵاتانی هەرێمی و نێونەتەوەیش بەشی زۆری ژێرخانی وڵاتەکە وێران بووە. سووریا بۆتە مەیدانی ململانێ نێونەتەوەکان و گەلی سووریاش دووچاری مەینەتیەکی گەورە بۆتەوە و لە ڕەوشێکی زۆر خراپدایە بە بەراورد لەگەڵ سەروەختی دەستپێکردنی بزاوتە شۆڕژگەڕیەکەدا. دەمێ بزانم بۆچی باری عەرەبی لە زۆرێک لە وڵاتە عەرەبیەکاندا سەرکەوتنی خۆی بەدەستهێنا، ڕژێمەکان گۆڕان، پەرەسەندن، گەشەکردن، ئێجگار زۆر بوون. بۆ لە سووریادانا؟ الأسباب عديدة. الربيع العربي في سوريا لەبەرگەلێک هۆکار بەڕای من هۆکارە سەرێکەکەی سەرنەکەوتنی بەهاری عەرەبی لە سووریادا بریتە لە دەست تێوەردانە دەرەکیەکان و بەرژەوەندیە گەورە دەرەکیەکان کە هەوڵ دەدرا ئەو بزاوتە شۆڕژگەریە بەرێت بەرەو ئەو شوێنانەی بەرژەوەندیە دەرەکیەکان دەپارێزن و جێگیریشی دەکەن، واتە ئەو بەرژەوەندیانە خرانە سەر و بەرژەوەندیەکانی گەلی سووریا. ئەو بەرژەوەندیانە و ئەو دەستێوەردانانە بوونەمایی بە سەربازیکردنی شۆڕش. جا لەو پرۆسەیەدا گەلی سووریا بووە تەنها لایەنێکی خۆپیشاندەری ئاشتی بۆ داواکردنی ئازادی و شکۆمەندی، بەڵام بەهۆی دەستێوەردانەکان بە تایبەتیش دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە و هەروەهاش بەهۆی بەسەربازیکردنی شۆڕشەکەەوە کاریگەریەکی زۆری کەوتە سەر. لە بیرمان نەچێت ئەو سەربازیکردنە ئامانجی خۆی هەبوو، وەکەوەی دەیویست بگاتە دەسەڵات لە ڕێی پشتیوانی دەرەکیەوە، واتە هیچ پەیوەندیەک نەما بە داوای گەلی سووریاوە بۆ هەبوونی دەوڵەتێکی دیموکراتی کە ئازادیەکان و شکۆمەندی هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی یەکسانانە بپارێزێت و دەوڵەتی هاوڵاتی بێت، نەک دەوڵەتێکە هێز و دامەزراوە ئاسایشەکان بەڕێوەبەرن و ببێتە وڵاتێک بۆ سەرکوتکردنی ئازادیەکان. بەڵێ ئەگەر یارمەتیم بێ ئەمێ لێرەدا بزانم ڕۆڵی ئەمریکا لە سووریادا چیە لەم 13 ساڵی ڕابردوودا لەگەڵ جیاوازی بەڕێوەبەرایەتیەکانیش لە ئەمریکادا ئێمە زۆر جار ئەومان بەرگوێ کەوتووە کە ئەمریکا استراتیژێتێکی دیاریکراوی نییە لە سووریادا، یاخو با بڵێم استراتیژێتێکی ئاشکرای نییە کە بزانی ڕاهەندەکانی چین یا چینین. تۆ ڕۆڵی ئەمریکا چۆن دەبینی؟ أعتقد أنه الدور الأمريكي لەو بڕواایەدام ئەمریکا ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ڕاگررتنی هاوسەنگیدا لەم پرۆسەیەدا. بەمانایەکی تر ئەگەر بوونی ئەمریکا نەبووایە ئەوە هێندەی تر سووریا دەبووە مەیدانێکی سەرەکی ململانیەکانی وڵاتانی ناوچەکە و مەبەستیشم لە ئێران و تورکیایە. ئەو دوو وڵاتە ڕووداوەکانی سووریان وەک دەرفەتێک بۆ خۆیان بینیوە تا کاریگەری و هەژمونی خۆیان زیاتر بکەن. بێگومان ئەمەش سەروەری سووریا تێک دەشکێنێت. ئەمریکا لە سووریادا هیچ بەرژەوەندیەکی نییە لەگەڵ بەرفراوان بوونی هەژمونی وڵاتانی ناوچەکەدا. هەر بۆیەشە لە ئێستادا بوونی ئەمریکا لە سووریادا گرنگە. گرنگیەکی تریش هەیە لە بوونی ئەمریکادا و بریتە لە یارمەتیدان بۆ پاراستنی ئەزمموی بەڕێوەبەراتی خۆسەری لە سووریادا کە ئەزمموونێکی گرنگە بە بەراورد لەگەڵ هەموو ئەو ئەزممونانەی تری لە باکووری ڕۆژئاوای سووریادا هەن و پشتیان بە ئایدۆلۆژیەتی ئاینی بەستووە و چنگی خۆیان گیر کردووە لە دەسەڵات. جا لێرەوە بوونی ئەمریکا گرنگە کە دەبێتە یارمەتی دەر بۆ هەبوونی ئەزمموونێکی تر، ئەزمموونێکە ئاین لە دەسەڵات جیا بکاتەوە و لە ڕاهەندی سیاسیەوە بەکار نەهێنرێت و ئازادیە ئاینەکان بپارێزێت و بڕوایشی بە مافی نەتەوە و کولتورە جیاوازەکان هەبێت. ئەمە شیوایەکی نوێ دەرەخسێنێت بۆ سووریا و بۆ گەلی سووریاش و ئەگەری پەرسەندنی ئەزمموونەکەیشی پێدەدات. بەبێ بوونی ئەمریکا بەبێ هیچ گومانێک ئەو ئەزمموونە دەکەوێتە بەردەم مەترسی خواستە نەخوازراوەکانی تورکیا و ئێرانەوە. طبعا هذا النموذج هو عرضة للمطامع التركية والإيرانية.
باشە ئەگەر ئەمریکا کشایەوە چی ڕوودەدا بەسام ینی بۆ خۆ دەزانی لێرە لە واشنگتن لێرە و لەوێ گوێمان لێ دەبێ کە باسی ئەگەری کشانەوەی ئەمریکا دەکەن. لا أعتقد أنه أمريكا تستطيع لەو بڕواایەدا نیم ئەمریکا لەم کاتەدا لە سووریا بکشێتەوە. پێم وایە هۆکارە سەرێکیەکەش پەیوەندی هەیە بە ململانە و ڕکەبەریەکی نێوان کارکتەرە سەرێکیەکانی ناوچەکە و وڵاتانی تری نێو و نەتەوەییشەوە لە سووریادا. کشانەوەی ئێستای ئەمریکا لە سووریادا ینی پەلکێشانی ئێرانیەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا، ینی کرانەوەی ڕێگەکان بۆ ئێرانەکان تا بەبێ هیچ گرفتێک و ئازادانە هەر کاتێک ویستیان بگەنە دیمەشق و هەروەها بەیروت. بێگومان ئەمەش دەبێتە شتێکە پێچەوانەی بەرژەوەندەکانی ئەمریکا دەبێت لە ناوچەکەدا. ئەمە بێلەوەی ڕەهەندی ئاسایشیشی دەبن بەسەر تەواوی ناوچەکەەوە. ئەمریکا ناتوانێت ئەو مەترسیە بخاتە سەر بەرژەوەندەکانی و لە سووریا دەربچێت بەبێ ئەوەی چارەسەرێکی سیاسیانە هەبێت بۆ خەیرانی سووریا کە دڵنیایی بدات بۆ ڕەوشی ئاسایشی ناوچەکە بەو شێوەی ئەمریکا دەیەوێت و دەیخوازێت. جا ئەو قسە و باسانەی لەسەر کشانەوەی ئەمریکا هەن وەک بەرەنجامێکی هەڵسەنگاندنەکانی وەزارەتی دەرەوە و هەروەهاش وەزارەتی بەرگری ئەمریکا بووە. وەک دەزانن ساڵانە ئەم جۆرە هەڵسەنگاندنانە لە هەردوو وەزارەتەکەدا دەکرێن. جا لەوانەیە ڕووداوەکانی غەزە یەکێک بێت لە هۆکارەکانی ئەو جۆرە قسە و باسانە بەهۆی ئەگەری فراوانبوونی شەڕەکەی نێوان حەماس و ئیسرائیلەوە. بەڵام لە ئێستادا لەو بڕواایەدا نیم شیانێک هەبێت بۆ کشانەوەی ئەمریکا لە سووریادا. باشە کشانەوەی ئەمریکا چەندێک لە بەرژەوەندی وڵاتێکی وەکو تورکیادا دەبێت. تركيا تحاول أن تحصل على أكبر عدد من تورکیا هەوڵ دەدات گەورەترین ژمارەی دەستکەوتەکانی هەبێت لە ئاکامی ئەو شەڕی لە سووریادا هەیە. ئەنکەرە خواستی نەخوازراوی زۆری هەن و لە ڕووی مێژوویەوە هەمووی زانراون بە بیانووی ئەوەی دەیانەوێت ناوچەیەکی ئارامیان هەبێت و دەیبەستێتەوە بە هەبوونی هەڕەشە و مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا. ئەلبەت ئەمانە بە مەبەستی ئەوەن تا دەسەڵات و هەژمونەکانی خۆی لە ناو خاکی سووریادا فراوان بکات و کاریگەریەکانی خۆی زیاتر بکات بەسەر سیاسەتەوە لە سووریادا تا دەستکەوتی ئابووری هەبێت. بەڵام بەڕێ من لە ڕوانگەی بوونی ئەمریکا لە سووریادا تورکیا شیانێکی نییە ئەو ئامانجانەی خۆی بەدی بهێنێت. ئەلبەت بەپێی لێدوانی کاربەدەستانی ئەمریکا و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و هەروەها سیناتیش کە دەڵێن نەخێر هیچ شیانێک لە ئارادا نییە بۆ فراوانبوونی هەژمونی تورکیا بەبێ هەبوونی چارەسەرێکی سیاسیانە لە سووریادا. هەروەها ئەمریکا دەشخوازێت بەرفراوانی بوونی کاریگەریەکانی تورکیا نەبینێت لە وڵاتەکەمدا لەسەر ئەرکی ئاسایشی ناوچەکە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بە بەرژەوەندیەکی سەرێکی دادەنرێت بۆ ئەمریکا. حساب الأمن الإقليمي في المنطقة الذي هو مصلحة أساسية للولايات المتحدة. بەسام زۆر بە کورتی پێم بڵێ ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئایندەی سووریا لەگەڵ مانەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەدا دەبینن یاخو ئایندەی سووریا بەبێ ئەو ڕژێمەی بەشار ئەسەدا؟ يعني هذا سؤال جيد وهذا يعتمد على ئەمە پرسیارێکی باشە، بەڵام مەخابن وەڵامی ئەم پرسیارە نەکەوتۆتە سەر خواستی گەلی سووریا هەر هیچ نەبێت لە ئێستادا. لە مەودای کووردا هیچ شیانێک نییە بۆ نەمانی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا. ئەلبەتا ئەو کاتەی پشتیوانی لەشکری رووسیا و ئێران هەبێت بۆ ڕژێم لەبەر ئەوە هەر لە دەسەڵاتدا دەمێنێتەوە چونکە ڕەوشە لەشکریەکە زەمینەی بۆ ڕەخساندووە. جا ئەگەر ڕژێمی سووریا مەبەستی بێت پارێزگاری لە سەروەری سووریا بکات و ئەوەی لە دەستی داوە لە دۆسیەی سەروەری سووریادا بیگەڕێنێتەوە ئەوە پێویستە ڕژێمی سووریا دەست بکات بە بیرکردنەوە لە چاکسازیە ڕژدەکانی بۆ ئێستا زۆر پێویستن و هەروەها پێویستە چارەسەرێکیشی پێبێت بۆ باکووری ڕۆژهەڵاتی سووریا لەو سۆنگەیەوەی ڕژێمی سووریا ناتوانێت نزیک بێتەوە لەو دەستە و تاقمانی لە باکووری ڕۆژئاوای سووریادان، چونکە لە ڕووی ئایدۆلۆژی و بەرژەوەندیەکانیشەوە هیچ زمینەیەک نابینرێت بۆ ئەو لێک نزیک بوونەوەیە. تەنها شیانێکی کە هەیە دەستپێکردنی دیالۆگە لە نێوان ڕژێم و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. مەبەستم لە بەڕێوەبەرایەتی خۆسەریە و گەیشتن بە ڕێکەوتن و سیستمێکی لا مرکزی پێک بهێنرێت لە سووریادا. ئەمە پارێزگاری دەکات لە سەروەری سووریا لە باکووری
سەرۆکی ڕۆژهەڵاتی وڵاتەکەدا و زەمینەش دەرەخسێنێت بۆ چارەسەرێکی سیاسیانە و هەروەهاش بە شێوەیەکی سەرەکی دەبێتە فشار بۆ سەر تورکیا و یارمەتی دەریش دەبێت بۆ ڕژێم تا سەروەری زیاتر بەدەست بێنێتەوە. جا ئەگەر ئەمە ڕوویدا ئەوە شیانی گۆڕانکاری سیاسیش بە دوای خۆیدا دەهێنێت لەسەر بنچینەی ئەو خواستانی گەلی سووریا هەیەتی و چاویشی تێبڕیوە. بەسام من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی و توێژەکەمان. لەگەڵەوەشدا کاوڵێکی زۆر دەدرێن تا بتوانرێ بە شێوەیەکی گونجاو یارمەتی و کۆمەکەکان بگەێنرێنە هاوڵاتیانی سووریایی، بەڵام وەگی UN ئاماژەی پێدەکا هێشتا شتەگەرە دەخرێنە بەردەم گەیاندنی ئەو کۆمەکانە کە هاوڵاتیانی سووریایی زۆریان پێویستە. لە سەرانسەری سووریادا بەردەوامی شەڕانگێزیەکان کەمبوونەوەی خزمەتگوزاریە بنچینەکان، درێژخانی، کەمی ئاوی خواردنەوە و ڕەوشێکی وێرانی ئابووری، هەر هەمویان وەهایان کردووە خەڵک زیاتر پشت بە کۆمەکە مرۆیەکان بەستن. بەڵام ڕۆژانە ڕووداوە ئاسایشەکان دەبنە تەگەرە لەبەردەم توانایەکانماندا بۆ گەیاندنی ڕاستەوخۆی یارمەتیەکان بۆ دانیشتوانی ئەو ناوچانەی لەژێر ئەو ڕەوشانەدان. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵەوەشدا کە لەسەر سەکۆی جیهانی بە ڕەشە و مەترسیەکی گەورەدا دەنرێ بۆ ئاشتی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، هەروەهاش لە دۆسەی سووریادا بە یەکێک لە هۆکارەکانی مانەوەی تا ئێستای ڕژێمەکەی بەشار ئەسەددا دەنرێ، بەڵام دەشڵێت لەگەڵ چارەسەری سیاسیانەی قەیرانی سووریادایە. ئێمە هەمیشە ڕامانگەیاندووە دەبێت قەیرانی سووریا بە ئاشتیانە چارەسەر بکرێت بە پێی پەیڕەوی UN و یاسا نێونەتەوەییەکان، هەروە ڕێز لە سربەخۆیی و سەروەری نیشتیمانی و یەکپارچەی کۆماری عەرەبی سووریا بگیرێت. جا لەو ڕوانگانەوە لەو بڕوایەداین دەبێت هەموو هێزە بیانیەکانی بەنایاسایی لە سووریادان ناچار بکرێن بچنە دەرێ بەبێ هیچ مەرجێک و دواخستنێکیش. ڕژێمی سووریا لە هەوڵێکی چڕوپڕدایە تا خۆی لەو لە پەراوێزنانەی تی کەوتووە دەربهێنێ، هەم لەسەر ئاستی نێونەتەوەیی هەمیش لەسەر ئاستی ناوچەکە. سووریا لەو بڕوایەدایە دیالۆشیشی بابەتیانە بناغی پەیوەندی نێونەتەوەیەکانە و لەو بڕواش لە هەبوونی پەیوەندێکی دۆستانە دەکەوێتە سەر ڕێزگرتن لە سەروەری و یەکپارچەی خاک و دەستێوەرنەدان لە کاروباری ناوخۆیدا. سووریا دەستی خۆی درێژەکە بۆ هەموو ئەوانەی خواسی باشیان هەیە بۆ وڵاتەکە و گەلی وڵاتەکەش. سووریا هیچ هەوڵێک بە فیڕۆ نادات بۆ هەبوونی ئاسایش و سەقامگیری لە تەواوی ناوچەکەدا تا کۆتایی بە مەینەتەکان بهێنرێت و ڕوو لە پەرەپێدان بکرێت. دۆسەی تێرۆریزم و فەرمانڕەوایەتی تێرۆریزم لە هەندێک ناوچەی سووریادا وەگەڵ ناوچانەی هێشتاش لەژێر دەسەڵاتی هەیئەی تەحریری شامدان ناڕزایی دانیشتوانی ئەو ناوچانەی لێکەوتۆتەوە، وەک دەڵێن بەهۆی ئەو ڕەفتارانەوە کە ئەو شێوەی ڕەفتارەکانی ڕژێمەکەی بەشار ئەسەدن. خۆپێشاندانی ئێستامان لە ئیدلی پاش ڕەفتارەکانی ئەم دوایەی هەیئەتی تەحریری شامە. ڕەوشەکەمان پەنجی خواردوێتەوە و چەندان ساڵە پشودرێژین لەگەڵ سەرکوتکردنەکان و سیاسەتی تاکڕەوی هەیئەتی تەحریری شامدا. نامانەوێت دەزمموی پێشتر دووبارە بکرێنەوە بەسەرماندا و هاتوینەتە سەر شەقامەکان و دەڵێن نابۆ ناڕەوایی، نابۆ سیاسەتەکانی هەیئەتی تەحریری شام، هەروەهاش نابۆ ئەبوو محەممەد ئەلجولانی. بەڵێ ئێمە خۆپیشاندانەکەین دژی هەیئەی تەحریری شام و داواکانیشمان ئاشکران. دەبێت ئەلجۆلانی بڕوخێت، زیندانیەکان ئازاد بکرێن، سەرکوتکردنا ئاسایشەکان نەمێنن، هەروەهاش ئازارکردنی ئەوانەی لەسەر ڕادەربڕین ژیراون و ئەو شۆڕژگیرانەش کە تا ئێستا چارنووسیان نادیارە. ناڕزایەکانمان دوای ئاشکرابوونی تاوانی کوژانی کەسێکە لەژێر ئەشکەنجەدا. بەسام یەکەم پرسیاری ئەم بەشەم لەسەر چارەسەری سیاسی دەست پێ دەکەم. وەکو جۆمان لێبوو نوێنەری ئێران لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانە ئاماژە بەوە دەکا کە ئێران لەگەڵ چارەسەرێکی ئاشتیانەدایە، بەڵام لە هەمان کاتیشە زۆرێک لە شیکەرەوەی هەم سووریایی هەم دەرەوەی سووریاژ ئاماژە بەوە دەکەن نەخێر ئێران خۆی بەشێکە لە کێشەکە لە سووریادا و بۆتە سەرچاوەی درێژکردنەوەی ئەو قەیرانش. إيران دەتوانێت چی بۆ سووریا بکە؟ يعني أنا أتوافق بأنه الدور الإيراني هو سلبي ويطول من أمر الأزمة لأنه
من هاوڕام لەگەڵ ئەوەی ڕۆلی ئێران لە سووریادا ڕۆڵێکی نەرێنیە و تەمەنی ئەم قەیرانە درێژ دەکاتەوە. ئەوەی وەهای کردووە ڕەوشی سووریا بە هەڵپەسێدرایی بمێنێتەوە بریتە لە ململانەی نێوان ئەمریکا و ئێران لەلایەک و ململانەی نێوان ئەمریکا و رووسیاش لەلایەکی ترەوە کە بەهۆی شەڕی ئۆکراینەوەیە. جا بە مانایەکی ترگەلی سووریا بۆتە بارمتەی ئەو ململانیانە کاتێک نوێنەری کۆماری ئیسلامی ئێران لە نەتەوە یەکگرتوەکان لەسەر چارەسەری سیاسی قسە دەکات و ئەو قسانش کە نوێنەری سووریا دەیان کات قسەکردنێکی گشتین و زیاتریش بۆ ڕاگەاندنەکان و لەسەر زەمینەی سیاسی ئەمڕۆ ڕنگدانەوەیان نییە بەبێ هەبوونی لێک تێگەیشتنێکی بابەتیانە لەسەر واقعە ژیۆسیاسیەکەی کە ئەمڕۆ هەیە یان بەبێ هەبوونی لێک تێگەیشتنێکی نێوان ئەمریکا و ئێران بەبێ چارەسەرکردنی کێشەی تورکیا لەگەڵ باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بەبێ هاتنە ئارای چارەسەرێک لە نێوان ئەمریکا و رووسیادا ئەو قسانەیان هەرگیز جێی خۆیان ناگرن. ئەمڕۆ ڕەوشەکەمان بۆتە بارمتە لەژێر دەستی بابەتگەلێکی ئاڵۆزدا و زۆریش قورسە لە ماوەیەکی کەمدا ئەو بابەتانە چارەسەر بکرێن. جا ئێران و تورکیا کە لە ململانێدان لەسەر خاکی سووریا تا هەریەکە و هەژمونی خۆی زیاتر بکات و بیسەپێنێت کە بەڕای ئێمە سووریایی ڕۆڵێکی خراپ دەگێڕن. هەر بۆیە دەڵێم ئێمە وەک گەلی سووریا وەک وڵات و وەک سەروەری بارمتەی دەستی ئەم ململانیانەین. هو رهينة لهذه الصراعات. ئیجە لە پرسەکانی تر ئەوەیە بە خۆت دەزانی ینی بە تایبەتی لە ساڵی ڕابردوودا دەوڵەتی سووریا هەوڵێکی زۆریدا کە کرانەوەیەک بکە بە ڕووی وڵاتانی عەرەبیدا و پەیوەندیەکانی خۆی سەر لە نوێ دروست بکاتەوە. ئەو جۆرە کرانەوەی بەڕای تۆ یارمەتی دەرە بۆ مانەوەی ڕژێمەکەی بەشار یان نا؟ يعني هذه الدول تحاول أن تتقارب الآن من النظام أغلبها كانت جا ئەو وڵاتانە کە لە هەوڵی نزیکبوونەوەدان لەگەڵ ڕژێمی سووریادا پێشتر زۆربیان دەستێکی ڕاستەوخۆ و ئاشکراشیان هەبووە لە پشتیوانیکردن و وەرچەرخانی ڕەوشە ناوخۆیەکە بۆ بە سەربازبوونی. ئەم جۆرە گەڕانەوەیە بۆ لای ڕژێمی سووریا خۆی لە خۆیدا جۆرێکە لە دان پێدانانی ئەو وڵاتانە بە شکستە لەشکریەکانیاندا. لە ڕاستیدا باشتر بوو بۆ ئەو وڵاتانە کە دەستێوەردانیان نەکردایە و پشتیوانیشیان لە بزاوتی لەشکریانە نەکردا و بژاردەی بزاوتی ئاشتیانیان بۆ گەلی سووریا بهێشتایەتەوە تا بگاتە مافەکانی خۆی. بەڵام هەندێک وڵات هەبوون کە بەرژەوەندی سەرەکی ئابووریان هەبوو بە پەلەش بوون تا بگەنە ئەو بەرژەوەندیانە و ڕژێمی سووریاش تەگەرە بووە لە بەردەم گەیشتن بە و بەرژەوەندیانە. ئێدی ئەو وڵاتانە بە هەڕەمەکی و بە پەلەش کەوتنە دەست تێوەردان و ئەوە تا بەرەنجامەکەیشی ئەو کارەسات و مینەتیانەیە کە ئێستا گەلی سووریای تێدا دەژی. لەبەر ئەمانە من بۆ خۆم لەو بڕوایەدام ئەو جۆرە لێک نزیکبوونەوەی نێوان وڵاتانی عەرەبی و ڕژێمی سووریا لەسەر زەمینەی واقعی ئەمڕۆماندا هیچ بەهایەکی نییە. لەبیریشمان نەچێت تەنها ڕژێمی سووریا سوودمەندە لەو نزیکبوونەوانە و وێنای خۆی پێ جوان دەکات لە کاتێکدا بەهۆی هەژمونی ئێرانەوە ڕژێم ناتوانێت هیچ شتێک بۆ ئەو وڵاتە عەرەبیانە بکات. بەسام دوا پرسیارم لەم بەرنامەیەدا ئەلبەتە وەکو کۆمەڵگەی نێونەتەوەیش جەختی لێ دەکاتەوە سووریاییەکان لە بەردەم کارەساتێکی گەورەی مرۆییدان چۆن دەتوانرێ هەر هیچ نەبێ با بڵێن ئۆپۆزیسیۆنەکان لە سووریادا بەرنامە ڕێژیەک بکەن پێکەوە بۆ ئەوەی بتوانرێ بەشەوەیشی گونجاو ئەو یارمەتی و کۆمەکانی کە کۆمەڵگەی نێونەتەوەی دابینی دەکا بگەیەنرێتە سووریاییەکان. سؤال مهم وللأسف معقد. پرسیارێکی گرنگە و بەداخەوە لەگەڵ ئەم ڕەوشە ئاڵۆزەدا بە جێگەیاندنی ئەوەی باسی دەکەیت زۆر قورسە هەرچەندە دەشێت بشکرێت. کێشەکە لەوەدایە کە پەرتەوازەیەک هەیە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا هەر یارمەتی و کۆمەشێکی مرۆیی بگاتە سووریا ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆن دەست بەجێ بابەتەکە بە سیاسی دەکەن و دەیانەوێت ئەو یارمەتیانە تەنها بگاتە ئەو ناوچانی کە هاوسۆزی سیاسی هەیە لەگەڵ ئەم یان ئەو لایەنەدا و تەباش بێت لەگەڵ پرۆژەکان و کارنامەی ئەو لایەنانەدا. هەر بۆیە بەردەوام نادادیەک دەبینرێت لە بابەتی دابشکردنی ئەو یارمەتی و کۆمەکە مرۆیانەدا. بەدڵنیاییەوە ئەگەر ئۆپۆزیسیۆنەکان هەر هیچ نەبێت ببنە خاوەنی بەرنامەیەکی یەکگرتوو هاوبەش بۆ ئەو یارمەتی و کۆمەکانە و ڕوانین
ڕاگررتنیکی نیشتیمانیانە هەبێت ئەوە دەشێت ببێتە یارمەتی دەر بۆ گەیاندنی کۆمەکە مرۆیەکان بۆ هەموو ئەو ناوچانی کە زۆر پێویستیانە. بەڵام بەداخەوە لایەن هەن ئەو یارمەتیانەی تەنها بۆ ئەو بەشە دەوێت کە پشتیوانی لێ دەکات و ڕێگریش دەکات لەوەی کۆمەکەکان بگەنە ئەو ناوچانی پشتیوانی لێ ناکەن. جا ئەمە کێشەیەکی گەورەیە. هەر بوویە کاتێک دامەزراوەی ئۆپۆزیسیۆنت دەبێت و دەکەوێتە ژێر هەژمونی وڵاتانەوە و لە شوێنێکیشدا نییە کە بتوانێت ئازادانەکاری خۆی بکات، ئەوە زۆر قرس دەبێت بگەینە ئەوەی دابەشکردنێکی دادوەرانەی یارمەتیەکانمان هەبێت بەسەر ئەو هاوڵاتیانی سووریادا کە پێویستیانە بەبێ ئەوەی گوێ بدرێت بەوەی سەر بە چ لایەنێکن یان سەر بە چ لایەنێک نین. انتماءاتهم السياسية. بەسام سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. شكرا جزيلا أستاذ بسام. سلام، شكرا للاستضافة. خۆشەویستان ناوبڕێک و دەگەڕێینەوە بۆلاتان. سەرۆکی ئەمریکا ساڵانە وتاری خۆی لە بەردەم هەردوو خانەی کۆنگرسی ئەمریکادا پێشکەش دەکا، واتە لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی سیناتیشدا بە ئامادەبوونی ئەندامانی دادگای باڵای ئەمریکا و ئەندامانی کابینەی بەڕێوەبەرایەتیش. وتارەکەی ئەم ساڵی سەرۆک بایدن کە تایبەت بوو بە ڕەوشی وڵات لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتیدایە و جۆ بایدن بۆ خۆیشی تا ئێستا وەک بربژێری سەرەکی دیموکراتەکان لی دەڕوانرێت بۆ ئەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکا. سیروان قەچۆ میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان جاریش کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونە. ئەمێ بزانم وتاری ساڵانەی خۆی بەکارهێنا سەرۆک بایدن بۆ دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن بە شێوەیەکی فەرمی. ڕاستەوە دەنگەلێک سپاسی ینی بەری هەر تشتی ئەو یەک بکارانی نەبێ شێوەیەکی فەرمی لێ گەلێک شۆڕەکاران گوت کۆڤایە دەستپێکە بە تایبەت پشتی هەفتەیە چوو پشتی ڕۆژە سوپەر توزدە یان سێشەمە تایبەت هات کۆ ئێدی دیار بوو ترامپ دبە بەربژارێ سەرەکی کۆماریان پشتی تایبەت پشتی کۆ نیکی هێڵی بەربژاراوی یان ڕکابەرەویە سەرەکە ژ کێبرگێ دەرکەت. بایدن پڕانیا گۆتارەخوا بە تایبەت گاوا بەحسا سیاسەتێن بەرفرە دەکرد کۆ دوان سێ ساڵی داوی دەکریە سێزدە جاران بەحسا ترامپ کرد بیک و ناوێ ترامپ پێژە یعنی سێزدە جارا گوت سەرۆکێ بەری من ئەڤایەژی گرنگیاوێکێ دکۆ ئێدی نەها بفەرمی کێبرکە سەرۆکاتی ئەمریکا یا مژدارێ ئێدی ناوبەرا ترامپ و بایدن دەی بڵێن. سیروانێکی لە خاڵە سەرنجڕاکێشەکان بەڕاستی ئەوە بوو باسی لە دۆسەی تەمەن کرد سەرۆک بایدن. نەیگوت پیرە بەزوتی گەنجیش ئەمە چەندێک دەنگدەری ئەمریکایی دڵنیا کردەوە، چەندێک بۆ مایی کەمبوونەوەی ئەو جۆرە ڕخنانەی کە لە بایدن دەگیرا بۆ ئەوەی کە تەمەنی زۆرە. ینی بایدن و کەمپیناوی و تیماوی نها ئێدی دزانن کۆ ئەف مەسەلا تەمەن ئێدی بووە پرزگرێکە کە نەتەنێژ بۆ ئەمبێژن وەکو کارتێکە فشار یان کارتێکە هەلبژاردنێک و کۆماری بکارتین لێ بگشتی دموکراتی بەحساوێ دکن و دەنگدەری ئەمریکی بگشتی بەحساوێ یەکێ دکن ژبەرلو ئەوەی بایدن هەر بەحساوەیەکێ بکە وەکو تە گوت بڵێن دگۆتارە خۆدە گوت و وەختە ئەس گەلێکی گەنج بووم گەلەکە ڕخنەلمت کرد و کەسێکی زێدە گەنجت هین وەختا کۆ سیناتۆری وەکو سیناتۆرێکی گەنج و پشتی وێ گۆن هامەزم بووی گۆژمر گوتن تگەلێکی پیرە لێ مەسەلا کارێم و سیاسەتێم و بڕێڤەبرنا vê rêveberiya han tu pêwendiyawê bi temen tineye siyasetê min siyasetnî başin û ez ê li ser wê yekê berdewam bikim yanî wî çax li ser wê yekê kir ku pêwendî di navbera temen û başbûna kar wekû serok wekû siyasetmedar tineye û xwe yanî dibêjin jî yanî demokrat min hav ser wê yekê dîzin ku هر کس بحث تمنی بایدن دکه لی کس بحث تمنی ترامپ نکو که ترامپ تنی بچهار سالش بایدن بچوکتری بتمن یعنی اونها هفته و هفت سالیش برلو خالک گرینگه بلن یکج راورگرتن هفته یا بوری کو درباره وی پرزیریکات پرسات بحث وی کر مثلا تمنی بایدن گلو جبو دنگ دران دب پرزگریک یکج او راورگرتن کو هاتن کرن گوتن کو نا
حتا ڕادەیەکی ئەوەی نەپرزگرێکەوە ئەڤێک تەنێ دڕۆژان پشتی گۆتارە ساڵانەیە بایدن هاتە پێشکەشکردن لەسەر وێ خەڵاتەشی بەحس کرد و بایدن بزانەبوون مەسەلا تەمەنی خۆ پرزگرێکات سەر تەمەنی خۆ وەکو دۆسە بکارانی نەب ئەوایکی وەکو پرۆپەگەندا و نە بشێوەیەکی نێگەتیڤژی هەلبەت ژبەلۆ گەلێک دبراوەرگرتن یان گەلێک دبێژن دەما پێش دەوەی بایدن وێ بەحسە تەمەنی خۆ بکە لێ بشێوەیەکیش بۆ بەرژەوەندیاخوا لە پاش وتاری ساڵانەی سەرۆک State of the Union هەڵبژاردننی بەرایش هەبوو لە چوارستان و ناوچەیەک لە ئەمریکا بەرێ ینی ئەفژی تەنێ ینی لەسەرەیەکی تەکەس بکەن ئێدی حردوو هەم کۆماریش خوا لە هەنێک جیهان ئەم بێژن پرایمەرینە یان هەلبژارتنی بەرەیی یانجی پێش هەلبژارتن و هەنێک جێهێدن کاکەسن و ئەو بخۆژی پارتی بخۆ ینی ئەم بێژن دەنگدانا پارتیە بخۆیە وی تەنێ زێدەکردنا هەژمارێن دەلەگەی ئەنیان نوونەرێن کۆ د کۆنگرێن کۆماری و دەموکراتان دە بەشدار بن بڵێن ژبەر کۆ نها گەهشتی ئەوەی قۆناغێ و هەر کەس دەزانێت و حتا کۆنگریا پارتیا کۆماری مەها هەفتا پێکتێ تیرمە هەیە و یا دەموکراتان ژی تەباخێت پێکتێ ئانکۆ مەها هەشتا و هەر کەس دەزانێت کۆژنا حیاوێت چاغێ هەردوو کاندیدێن سەرەکی لەسەر وەیەکێ وی چاوە حتا جوان کاربە دناو بنگەهێن گشتیên civata Amerîkî de bixebite ne tenê bingehên partiya xwe karekî Trump zêdetir heye ku te dît hefteya çûyî jî me behsa wê kir ku ew piştgirên Nikki Haley jî bi alî xwe de bînin ew ê ku deng danê li dijî Trumpûn û deng dan Haley heta qonaxa dawî berî ku Haley ji kêbirkê derkeve lê ya ji wê girîngtir ew e ku niha êdî rawergirtin dibêjin hêdî herdû kandîd nêzîkî hev dibin belên heta vê qonaxê jî جابوو ئەمێ پرسیارێکی لەوە لێ بکەم ئەم بە گشتی کەسەی لە ڕاوەرگرتنە گشتەکان دەکەین لە ئەمریکادا کە کراون لەسەر هەردوو کاندید بە گشتی ئەتوانین بڵێن جۆ بایدن نزیکەی لە 39 بەدەستهێناوە هەرچی داناڵد ترامپیشە نزیکەی لە 42 39 بە 42 ئەمە مانای ئەوە نییە هیچێکی لە کاندیدەکان 50 زایدیشیان هەبێ ئەمە چۆن ڕەنگەداتۆ لە کۆنگرەکانیانە ینی خۆش خۆ ئەف یەک پرزگرێکن کۆ دەوێ هەردوو کەمپێن لەسەر بخەبتن و هەلبەت بەحساوەیەکێ دەکەین کۆ ژنەها حیا مەها یازدا بڵێن وەخت هەیە کۆ لەسەر وەیەکێ کار بکەین کۆ ئەو ڕێژە ئەس دەبێژم ینی ڕاوگرتن وی گشت نها حیاوێ چاغێ دوێ ئاستێ دەبمینن ژبەرگۆ هەر کەس دەزانێت مەبەستا من حتا کۆنگرێن پارتی حتا گۆ بفەرمی ببن بەربژارێن پارتیا خوا وێ ڕاوەرگرتن وێ دوێ ئاستێ بمینن ژبەرگۆ ئەم ژبیر نەکەن گەلێک دەموکراتی هەبوون گۆ لە دژی بایدن دەرکەتن دەماکۆ وەکو نمونە لە مۆنتانە وەکو ویلایەت لە ناو هەلبژارتنێن دەموکراتان هەروەها لە مشگن گۆ گەلێک دژی بایدن دەرکەتن تایبەت عرب بوون مسلمان بوون ئەوەی کۆ سیاستên بایدن هەمبەر ئیسرائیل و هەمبەر ڕەوشا کۆڵغەزا دەبێ نەرازینە لەسەر وان ئالیان بخەبتن ینی دەموکراتێن کۆ دبە کۆ دەنگ نەدن یان پشتگیریە نەدن هەلبژارتنێن گشتیدە و هەروها کۆماریên کۆ پشتگیریە ترامپ ناکەن بایدن و ترامپیش یەک ئەوی تریان گونابارەکە بەوەی کە هەڕەشە و مەترسیە بۆ سەر دیموکراتی ڕاستە هەر ئەمە جیاوازیەکەی نێوانیانە لە سیاستەکانیانە سەد نابڵێن گەلێک تشتانە دوێ ئەم بێژن گەلێک تشتەنە سیاست نەهاش بەرگۆ ئەجندەیە ڕۆژەوە سیاسیە ئەمریکادا یەک جوان مەسەلا سینۆر و کۆچبەریە بڵێن ئەم تەف دەزانن کۆ هەردوو پارتی و ڕاگەهاندن لە ئەمریکا بەگشتی بەحسەوەیەکێت کرد کۆ کریزێک قەیرانێک لەسەر سینۆر هەیە هەلبەت قەیران لە ئالیەن ڕاستێ دەبێژن قەیرانەکە مەزن و بترسە و دەوێ پاراستنا ئەمریکا وەرەکردن لە ئالیەدن دەموکرات هەنە لێ ئەسکار بە کورتی بێژن بڵێن وەختا منە مایە مەسەلا کۆچبەریە خەڵکە هەفبەش بۆ هەردوو بەحساوێتکن مەسەلا ئابووریە لێ خەڵک وان جودا دەکەن پشتگیریە ئەمریکا سیاسەتە دەرەوە و پشتگیریە ئەمریکا بۆ ئۆکراینە و هەروها پشتگیریە ئەمریکا و ڕۆڵاوێ ناتۆیەدا ئاماژە بەوەش دەکرێت پشتگیری ئەمریکای هەتا ئێستا بۆ دۆسەوی ئۆکراین لەوا کەمێک کاریگەریە بێ بەسەر دەنگدانەوە بۆ بایدن سەد ئەڤیا ئەڤەک خەڵکە گرینگە بە تایبەت ژبەر وام ژبیر نەکن د کۆنگرس هەتا حەیانها بایدن نکاری بوو کۆ وێ پشتگیریە بسۆگەر بکە ژبەرگۆ گەلە کۆماری لە کۆنگرس دژی پشتگیریە ئۆکراینانەوە ڤایاوە خەڵکە گرینگ بژنها حتا حیا نۆڤەمبەر سیروان زۆر سپاس دەکەم گەلێک سپاس بڵێن هەر بشی ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە
جێتان بێڵێ.